ڕاگەیاندنی سەرکەوتنی ڤاکسینێکی دیکە لە کۆتاڕۆژەکانی ساڵی 2020دا بووە ئەوبژدە و دیاریەک بۆ ساڵی نوێ. سی کانۆنی یەکەم بەریتانیا ڤاکسینی ئەسترازینکای پەسەند کرد بۆ بەکارهێنانی گشتی. بڕیارە لە یەکەم دووشەمەی ساڵی نوێدا یەکەم قۆناغی دابەشکردنی ڤاکسینەکە دابەش بکرێت و 530,000 ژەمە ڤاکسین بەردەست بێت. لە وڵاتی بەریتانیا سەرەتا ڤاکسینەکە دەدرێت بۆ کەسانی چاودێری نەخۆش دەکەن لە ماڵەوە و ئەوانەی لە سەر و 80 ساڵەوەن، هەروەها تیمە تەندروستیەکان. لە پاش ڕاگەیاندنی سەرکەوتنی ڤاکسینی ئەسترازینکا بسپۆڕانی تەندروستی بەراوردی دەکەن بە ڤاکسینەکەی کۆمپانیای ڤایزەر و بایۆنتیک و چەند زانیاریەک لەو بارەیەوە خراوەتەوە. یەکەم کاریگەری ڤاکسینی ئەسترازینکا لە سەدا 7.54 و بەڵام ڤاکسینەکەی ڤایزەر و بایۆنتیک لە سەدا 95. دووەم ڤاکسینی ئەسترازینکا نرخەکەی نزیکەی $4، بەڵام ڤایزەر $20 و بایۆنتیک $34. سێەم ئەسترازینکا لە دوای 12 هەفتە ژەمی دووەمی بەکاردێت، ڤایزەر و بایۆنتیک لە دوای 3 هەفتە. چوارەم ڤاکسینەکەی ئۆکسفۆرد دەتوانێت لەناو بەفرگیری ئاساییدا هەڵبگیرێت و ڤایزەر و بایۆنتیک دەبێت لە 7 پلا لە خواردسەفرەوە هەڵبگیرێت. پێنجەم ڤاکسینەکەی بەریتانیا سەرجەم کەرەستەکانی ناوخۆیین، بەڵام ڤایزەر و بایۆنتیک بەشێکی لادەرەوە هاوردە دەکەن. یەکێک لە خاڵە هاوبەشەکانی نێوان دوو ڤاکسینەکەیش ئەوەیە لە ئێستادا هەردوو ڤاکسینەکە دەتوانرێت بۆ خانمانی دووگیان و ئەو خانمانی شیر دەدەن بەکار بهێنرێت. بۆی تایبەتمەندیەکانی ڤاکسینی ئەسترازینکاوە زۆرێک لە وڵاتان هەوڵی بەدەستێنانی دەدەن لە نێویشیاندا عێراق. لەو بارەیەوە ریاض حەلفی بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند هەوڵ دەدەن بڕێک لەو ڤاکسینەیان لە ڕێگەی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڤاکسینەکان دەست بکەوێت. لە ماوەی ڕابردووشدا هەر لە ڕێگەی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڤاکسینەکان عێراق نزیکەی 16 ملیۆن جەمە ڤاکسینی لە کۆمپانیای ڤایزەری ئەمریکی کڕیوە. بەوتەی بەرپرسانی تەندروستی چاوەڕێ دەکرێت لە مانگی 2 بۆ 3 ساڵی داهاتوو بەسەر هاوڵاتیانی عێراقدا دابەش بکرێت.